بسیاری دوشمویا تخنی جدی ایوا لبورانتیا. بۆ پرسیاری یەکەم خۆزگا ئەو قسەیە کە ئەو برادری کە بڵاوی کردەوە قسەی کردی خۆزگە زووتر پێش ئیستیقالەکەی منەوە قسەی دەکرد کە 2 مانگە من دوورخراومەتەوە خۆ دەبوایە 2 مانگ ئەگە 2 مانگی لەوە پێش نا 2 هەفتە لەوە پێش قسەیە بکراوە لە مەسەلەکەدا دوا کۆبوونەوەی جباتی نیشتیمانی من بەشداریم تێدا کردووە دوای ئەوەش سەفەری ئەوروپام کردووە نزیکەی 3 هەفتە ماومەتەوە و هەفتەیەکی هاتوومەتەوە ئەگەر کۆبوونەوە کرابێ من لێرە نەبم ئەوە بە ئاگاداری سکرتێری جباتی نیشتیمانی من پێم وتوە لە فلان تاریخ دەڕۆم سەفەر دەکەم و فلان تاریخیش دێمەوە بەڵام کۆبوونەوەکانی تری جباتی نیشتیمانی ئێمە نزیکەی 50 قسوور ئەندامی جباتی نیشتیمانیمان هەیە دەتوان لەوان بپرسن ئایا لە کۆبوونەوەکانی جباتی نیشتیمانی من بەشدار و مەیان بەشدار نەبوومە دووەمیان پرسیارەکە چ بوو پرسیاری دووەمیان وەڵا دیارە من کۆمەڵی کۆکارم باس کرد دیارە ڕەخنەکان زۆرن بەڵام لەگەڵ بەسەرچوونی کات من پێم وایە بزوتنەوەی گۆڕان نەیتوانی وەکو پێویست وەکو ئەو دروشمانەی کە بەرزمان کردەوە لە سەرەتادا حزبێکی مەدەنی دیموکراسی خوازی باوەڕ بە کاری مەدەنی و کاری دیموکراسیانە کاری خۆی بکات و یەکێک لە هۆکارە هەرە سەرچەکان ئەوەیە کە احتیکارکردنی بڕیاری سیاسی بزوتنەوەی گۆڕان کەوتۆتە نێوان 4-5 کەس لەگرت دەکا و خەڵکانی تر لە جواتی نیشتیمانی و جواتی گشتی بەشداریان پێ ناکرێت یاخود بەشداریەکی زۆر سەرپێیان پێ دەکرێت لە دروستکردنی بڕیاری سیاسی و دەرکردنی بڕیاری سیاسی ناو بزوتنەوەی گۆڕاندا. دکتۆر ڕۆژمەند لە کوردستان دکتۆر باس لە دوێنێشەوە لە پەیجەکان لە کۆمەڵکۆمەتی نهێنی لە دوانی لە کوردستانی بزوتنەوەی گۆڕان باس لەوە پێکردو هۆکاری دەستگای شانۆکرد داواکردن لە پۆست بەتاڵی وەزیر لە بەغدا و یەکیوانێک ئێستش باس لەوەکردن کە پەیوەندی بەلایەنی سیاسی و ڕێگەیەنزی بەلایەنێکی سیاسی وەڵام دوێنێشە یعنی داوای پۆستێکی کردووە لە بەغدا پێ دەکات. وەڵڵاهی من جەنابی ڕێکخەری گشتیش لەوانەیە ئێستا گوێی لەم قسەیە بێ بەشایەتی خۆی و بەشایەتی و برادرانی دەوروبەری یەکێکیان با پێم بڵێن کە من ڕۆژێک لە ڕۆژان داوای پۆستم لەوان کرد بێ لەوانەیە خۆیان باسییان لەوە کرد بێ کە پۆست بدرێ بە من بەڵام من خۆم قەت نەچوومە داوا لە هیچ کەسێک کە من ناو بزوتنەوەی گۆڕان کە پۆست بدا بە من یاخود لەسەر پۆست من کێشەم بۆ دروست بوو بێ من پێم وایە خۆم لەو شتانە گەورەتر دەبینم بەڵام ئەگەر هەرێکێک منیش و برادرانی تریش لەناو بزوتنەوەی گۆڕان ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان چاویان لە پۆست بوو بێیان داوای پۆستیان کرد بێ ئەو حالەتێکی زۆر ئاساییە. خاڵی دووەمیان وتت زۆر جارەگەر بەدەستێکی گۆڕانیان کەسێک لەگەڵ ڕابۆچی لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە بوو لە تۆڕەکۆمەڵەکان بەس زۆر بە شێوازێکی ناشین وشی پێدەسەر بکرا بە هەندێک دەستگاسی خۆیشتان کۆمەلبار دەکرێت وەڵام هۆکارەکەی لە ناو بزوتنەوەی گۆڕان زۆر جار ئەوە هەیە. وەڵڵاهی بەداخەوە من پێم وایە دیاردەیەکی ناشیرنە گۆڕانیش بزوتنەوەیکی سیاسی و حزبێکی سیاسی و حزبەکانی تریش حزبی سیاسینە ئێتیهامکردنی هەر کەسێک بەملاو بەولاو بە پەیوەندی بوون بەلایەنی تر و بە حزبی تر و بە دەستگای تر من پێم وایە ئەگەر بەڵگەی تەواو نەبێ ئەوە کارێکی خراپە و گوناحێکی گەورەیە بەڵام خۆ دەزانی لە پەیجەکانی فەیسبوک ئەو قسانە هەر دەکرێت ئێمەش بە دڵێکی فراوان ئەو مەسەلەیە وەردەگرین جۆمان لێ نییە. میجارش قادرم لێ ناتی دکتۆر پێ دوایە ئێستا بزوتنەوەی گۆڕان بۆ ئەوە نەماوەکە خزمەتی تێدا بکرێت لەلایەن ئەندامەکانیەوە دوو ماوەی 8 ساڵە تۆ ناو بزنەوەتە کۆتی دامەزراوە بۆ ئەو ماوەیە پێشتی دەست لە کار نەکێشاوەکە و هەموو کێشانەی ناو بزوتنەوەی گۆڕان هاتبووە بۆ گەیاندیدا ئەم دۆخی ئێستا ئەم کاتە. من نەموتووە بزوتنەوەی گۆڕان بە کەڵکیەوە نەماوە ئیشی تێدا بکرێت نەخێر من وتومە قەناعاتی من گەیشتومە تا ئەو قەناعاتی کەەوە دەست دەکار بچێشمەوە ئیتر نەتوانم کاری تێدا بکەم بەڵام ڕێزم بۆ برادرانی تر هەیە ئەوانێک لە ناو بزوتنەوەی گۆڕان ماونەتەوە دەمێننەوە ئەوان ئازادن و بیرروڕای سیاسی لای من ئازادە و من هەمیشە پێم وا بووە کاتێک کە گۆڕان بوومە هەتا ئەم دەقیقێژ پێم وا بووە کەوا کاری سیاسی لە کوردستان یاخود لە هەر شوێنێکی دنیا ئینسان لە پرۆسی سیاسیە ئیش بکە دەبێ قەناعاتی بەبوونی بەرامبەری شەبێ و بەرامبەریش قبول بکە بە جیاوازی بیر و ڕاو بۆ چوونەکان و بەرنامەی سیاسیشەوە.
ساڵێک زیاتر نابێت کۆنگرێتان بەست لەو کۆنگرەیە باستان لەو کرد کە ئینجا زۆرە کووا بەرهەمی کۆنگرە بۆ استخالە دراوەکە کۆنگرەتان وا باشە بەرهەمدار بەڵێ سەبارەت بە کۆنگرە بڵێ ئێمە کۆنگرەمان مانجی 11 ساڵی 2013 بەست کە قەراروا بوو هەردوو ساڵ جارێک کۆنگرە ببەستین دەبوایە ئێستا کۆنگرەی دووەم ببەسترا بە لە ڕاستیدا بەڵام بەداخەوە دیارە لەبەر بارودۆخەکە و نەساغی کاک نەوشیروانی شکێلێرە نییە ئەوە کاریگەری خۆی هەبووە و حقیقەتەن هیچ ئیرادەیەکیش نەبوو بۆ بەستنی کۆنگرە هیچ باسێک نەکراوە لە جباتی نیشتیمانی و لە دەروی جباتی نیشتیمانیش من یەکێک لە ڕخنەکانم ئەوەیە کە دەچم لە کات کێشاوەتەوە کە دیارە وەکو پێویست نەبووە کارەکان دیارە وەکو پێویست کاری دام و دەستگای ناو بزوتنەوەی گۆڕاندا جێبەجێ نەکراوە و تەوسیاتەکانی کۆنگرە جێبەجێ نەکراوە بۆیە منیش بەڕاستی دەستم لە کات کێشاوەتەوە کاری ئەوەی جەنابەت بوویتەوە تۆ 6 ساڵە لە بزوتنەوەی گۆڕانی بۆ ئێستا دەست دەکار دەکێشیوە ئەو پرسیاری جەنب کەسی تر لەگەڵدایە بەتەنیا لەناو گۆڕان بۆچوونی وەختەوە هەیە دەست دەکات پێشێتەوە بۆچوونی لەو بابەتە زۆرە بەڵێ من پێم وایە ئەو قەنەعەتی کە من پێگەیشتومە لە پانتایەکی گەورە و فراواندا برادران پێگەیشتونە ناو بزوتنەوەی گۆڕان بەڵام دیارە مەسەلەی دەست دەکار کێشانەوە ئەوە پرسی تاکە کەسیە پرسی هەر کەسە و پرسێکی کەسی خۆیەتی ئەوە دەتوانێت بڕیار لە جارە نووسی خۆی بدا من خۆم دەستم لە کات کێشاوەتەوە تا ئێستا و ئەوەش کە قەنەعاتی بە قسەکانی من هەیە دەمێنێتەوە دەست دەکار دەکێشێ ئەوە من دەستخۆشیان لێ دەکەم بە هەموو شێوەیەک ئەوەی دەمێنێتەوە و ئەوەی نامێنێتەوە هەموو لایەک ئازادن لەو مەسەلەیەدا من نەخێر لە ئەوروپا جەنابی کاک نەوشیروانم نەبینی و دیارە ئەو نەساغا نەخۆشەکە من هیوای چاکبوونەوەی بۆ دەخوازم و ئینشاڵڵا بە سەلامەتی دەگەڕێتەوە بەڵام من لە ڕاستیدا بۆ مەسەلەی پرسیارەکەی ترت کە پێم وایە پرسیارەکەی جەنابەت بوو کە ئەوەی ماوەی جەنابەت کرد بەڵێ زۆر جار بەڵێ باسی ئەو کێشانە ئەو خاڵانەی کە باسم کرد لە چەند ساڵی ڕابردوودا چەندەها جار لەگەڵ کاک نەوشیروان باسی ئەو کێشانە کراوە باسی پرسی هەولێر کراوە لە ناو بزوتنەوەی گۆڕاندا و لە بڕیاری سیاسی بزوتنەوەی گۆڕاندا لە گرنگیدان بە هەولێر بە بادینان بە کەرکک بە شوێنەکانی تر زۆر بەجددی قسەمان کردووە لە پرۆسی دروستکردنی بڕیاری سیاسی ناو بزوتنەوەی گۆڕاندا زۆر بەجددی قسەمان کردووە لە ڕێکخستنی دام و دەستگاکانی بزوتنەوەی گۆڕاندا لەگەڵ کاک نەوشیروان زۆر بەجددی قسەمان کردووە بەڵام ناشێرمەوە دەرەنجامی ئەو تۆ نەبوونەوە من خۆم گەیشتمەوە قەنەعاتی کە چارەسەرکردنی ئەو کێشانە زۆر ئاستەمە لە ناو بزوتنەوەی گۆڕان دکتۆر هیچ لایەنێکی سیاسی پەیوەندی پێوە کردی بۆی لەگەڵیانە کار بکەیتەوە ئایا کاریگەری ئەوە نەبووە کە ڕێخەری گشتیتان لێرە نەبووە هۆکاری ئەوەی کە ئەم دۆخە دروست بووە کە ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان لە کوردستانە نەبوو بۆ هیچ لایەنێک پەیوەندی پێوە کردی بۆی لەگەڵیانە کار بکەیت ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان غیابی ئەو بەتاکید من پێم وایە تەسیری هەیە لەسەر ئەدای بزوتنەوەی گۆڕان لە بارودۆخە سیاسیەکەدا بەڵام من پێم وایە ئەگەر ڕێخەری گشتیش لێرە وایە من ئەو بڕیارەیەکی پێگەیشتومە بڕیارەکەم هەردەدا لەوانەیە مشاورە و گفتوگوی زیاترم لەگەڵ ئەو بکردایە بەڵام بڕیارەکەی من بڕیاری ئەوڕۆ نییە یعنی لە ئەنجامی گرژیەک یاخود عاجزبوون لە شتێک دروست نەبووە لە پرۆسەیەکی چەند مانگی بیرکردنەوەیەکی دوور و قوڵ و چەند جار مڕاجعکردنەوەدا اینجا گەیشتمەوە بڕیارە سەبارەت بەوەی لایەنێکی سیاسی من ینی ئەو دیاردەیە لە کوردستان تۆزەک سەیرە ینی ئەگەر یەکێک واز لە حزبێک بێنە ئیلا دەبێ بێ بە حزبێکی تر یاخود حزبێکی تر پەیوەندی پێوە بکە ئێمە ئازادین من ئەو کاتێک کە بووینە بزوتنەوەی گۆڕان و بزوتنەوەی گۆڕانمان دروست کرد ئازاد بوون و پرسمان بە کەس نەکردووە وەڕای کەسیشمان وەرنەگرتووە ئازادی خۆمان بۆ بووین بە گۆڕان و کاریشمان کردووە بەڕاو بۆ چوونی خۆمان و بە ئازادی خۆمان کارمان کردووە کە دەستیش لە کار دەکێشینەوە هەر بە ئازادی خۆم دەستم لە کار کێشاوەتەوە و هەر ڕۆژێک لە دوای دەست لە کار کێشانەوە قەنەعاتم بە هەر حزبێکی سیاسی هەبێ لەم کوردستانە بە ئازادی خۆم بڕیار بدەم لەگەڵی ئیش بکەم لەگەڵی ئیش دەکەم و بەبێ حیسابکردنی ئەم لاوە ئەولا
ئەو موقفانەی دوای بچنەوەی گۆڕان بێگومان لە ناو حیزبی سیاسی ڕاوبۆچوونی جیاواز لەسەر پرسەکان و لەسەر ڕووداوەکان هەیە بەڵێ من نایشێرمەوە سپاس بۆ پرسیارەکەت مەسەلەی کۆبوونەوەی 19 ئاب و تەداعیاتی دوای ئەوە کە بەداخەوە دۆخی کوردستانی ئاڵۆزتر کرد من ڕاوبۆچوونەکەم ئەوە بوو کە مامەڵەکردن لەگەڵ واقعی کوردستان ئەبوایە بە شێوازێکی گونجاوتر بووایە باشتر بوو کێشە دروستکردن ئاسانە کێشە دروستبوون ئاسانە بەڵام چارەسەرکردنی لەوانەیە قڕس بێ بە تایبەتی لە دۆخێکی وەکو ئێستای دۆخی ئابووری هەرێمی کوردستان دۆخی سیاسی هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکە دۆخێکی زۆر ئاڵۆزە بەڕاستی ئەوەی پێویستمان پێی نەبوو لە کاتی ئێستا کێشەی ناوخۆی بوو من پێم وایە هەم بزوتنەوەی گۆڕان و هەم لایەنەکانی تریش دەکرا بە شێوازێکی گونجاوتر بە عەقلانی تر مامەڵە لەگەڵ پرسی دەستور و تعدیلکردنی دەستور بکرێ لەگەڵ پرسی سەرۆکایەتی هەرێم مامەڵەیەکی گونجاوتر بکرێ و من پێم وایە زۆر گەشتبینیش بووم لەوەی کە دەگەین بە چارەسەرێکی گونجاو و قایلکرد بۆ هەموو لایەک بەڵام بەداخەوە منێکێک لەو ڕێخنانەی کە هەم بوو نەدەبوایە هەنگاو بۆ شێوەیە بندێ و من خۆم لە پێشتریش نەفشاردوتەوە باسم لەوە کردووە کە من لەگەڵ کۆبوونەوەی 19 ئابی پەرلەمانی کوردستاندا نەبووم هەرچەندە من ئەندامی پەرلەمان نیمە و دەوریشم نەبوو لەو کۆبوونەوەیەدا بەڵام وەکو یەکێک لە ئەندامانی جوواتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان من بە ئاشکرا لە کۆبوونەوەی جوواتی نیشتیمانی گۆڕانیش ئەو کاتە ڕێکخەری گشتیش لێرە بوو من بە ئاشکرا وتم دژی ئەوە بووم کە ئەو کۆبوونەوەیەکران نەبوایە بکرابایە بواە لە وڵاتی ئێمە شتێکەکەی پێدرێن دیموکراسی تەوافقی لە وڵاتی ئێمە دیموکراسی زۆری نەو کەمینە نییە دیموکراسی تەوافقی ژواتە قایلکردنی هەموو لایەک اینجا ڕۆیشتنی پرۆسەکە جارێ من بۆ ئەوانم نەناردووە بەڵام پێشەوە ویستم من حەزم لە سەراحەتێک هەیە سیاسی تۆزە کراوە بێ لەگەڵ خەڵک لەگەڵ جەماوەردا لەبەرەوە پێشەوە ویستم بۆ خەڵکی ڕابگەێنم کەوا من دەست دەکات دەچێشمەوە و بڕیارەکەشم بڕیاری کۆتاییە کە دەست دەکات دەچێشمەوە لە بزوتنەوەی گۆڕان و ئینشاءڵڵا بەدەستیان دەگا بەڕێز و احترامەوە و سوپاسیان دەکەم بۆ قبولکردنی من ناڵێم هەر بزوتنەوەی گۆڕان دیموکراسی تەوافقی تێکداوە بەڵام دەکرا بزوتنەوەی گۆڕان و لایەنەکانی تریش نەک بزوتنەوەی گۆڕان بە تەنیا دەکرا باشتر لەو مەسەلەیە بێنە پێشەوە و حیسابێکی ورد بۆ بارودۆخی ناوخۆی هەرێمی کوردستان بکەن کە ئێستا لە ئەزمەیەکی ئابووریدایە اقتصادیدایە دەبووە حسابێکی ورد بۆ ئەوە بکەن کە ئێمە بەشێکین لە عێراقێکی پڕشەڕ و ئاژاوە و پڕنەهامەتی دەبووە حسابی ورد بۆ ئەوە بکرێ ئێمە لە وڵاتێکدا دەژین کە چواردەورەکەی شەڕ و ئاژاوە و دوژمنی زۆری لێیە بەنسبەت گەلی کوردستان بە تایبەتی داعش لە ناوچەکەدا وڵاتانی جیهان زۆربەیان هاتوونەتە ئەم مەنتیقەیە بۆ سیرکردنی ئەم مەنتیقەیە و بۆ دابەشکردنەوەی جوگرافیای سیاسی ئەم ناوچەیە من پێم وایە ئەو حیسابە وردە نەکراوە بزوتنەوەی گۆڕانیش بڵێ